سڵاوتان لەبێت بینەران و خۆشەویستانی ڕۆژباشی کوردستان 24. هیوادارین کە لە هەر شوێنێکن تەندروست بن. دیسانەوە کاتژمێر حوتی سەر لە بەیانیە و من و هاژەی هاوکارم بە کۆمەڵێ بەرگە و بابەت لە دووهەم ڕۆژی نەورۆز لا خزمەت ئێوەی بەڕێزداین. هەر وەک دەزانن ئێمەی کورد زۆرمان حەز لە سەیران و دەرچوون و ملاولایە، بەڵام لەبەر ئەوەی کە ئێستا بە هۆی ئەوەی کە ئێمە لەبەر ڤایرۆسی کۆرۆنا لە ماڵەوەین زیاتر هەوڵی ئەومان داوە ڕەچاوی ڕێنمایەکانی تەندروستی بکەین و بۆیە سەردانی شوێنە سەیرانگاکان و دەرچوونمان نابێ هەبێت، نەک هەر کەمیشە هەر نابێت بە هیچ شێوەیەک هەبێت، بەڵام ئەوە لە یاد ناکەین کە ئێمە بۆ خۆپاراستن لە ماڵەکانمان ماوونەتەوە و دنیا هیچی لێ نایەت ئەگەر ئێمە نەچین بۆ سەیران، ئەگەر ئێمە گەشت و سەیران نەکەین. بۆیە دوێنێ چەند خێزانێکمە بینی کاتێکە ئەگەڕامەوە بیا بۆ سەیران ئەچوون پێم وابێت زۆر لە ناخەوە پێم ناخۆش بوو، چونکە بەڕاستی هێزەکان هەر لە هێزەکانی ئاسایش و تەندروستی زۆر ماندوو ئەبن لەبەر خاتری ئێمە، بۆیە هەموو ڕۆژێمەوە دووپاتەکەین و تکاتان لێ یەکەین بەهار کۆتاییش بێت کوردستان وەرزەکانی زۆر جوانن، ئەتوانین لە کاتەکانی تر دەرچین لە ماڵەکانمان. ڕۆژ باش بینەران و بستەرانی کوردستان 24. جگە لەوەی کە کۆمەڵە بەرگە و بابەتی تایبەت و سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون کە تایبەتە بە نەورۆز و هەروەها ئەو بابەتانی پەیوەندیان هەیە بە وەرزەکانەوە بە کەشوهەوە، بەردەوام ئێمە جەخت لەسەر ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیەکەینەوە، بەردەوام باس لەواکەین کە لە ماڵەکانتان بمێنەوە، خۆتان بپارێزن، هاوڵاتیانی دیکە بپارێزن، هەموو هەرێمی کوردستان و کوردستانمان بپارێزین و ئێمە ئەمانوێ باز لەوەش بکەین کە ئەو هەموو هەڵمەتە هاوکاری کە ڕاگەیەنراوە هەر لە ئاستی تاکە کەسیەوە بێ هەتا دەگاتە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا هەڵمەتێکی گەورەی ڕاگەیاندووە بۆ هاوکاریەکانمان بۆی کە بتوانین هاوکاری یەکتر بکەین لە هەر بار و دۆخێکا بێ، بۆیە نیگەرانی ئەوە مەبن هیچ کامێک لە ئێوە دووچاری ئەوە بێتەوە کە کاتێ لە ماڵەوە ئەمێنێتەوە کاتێ خۆی کەرەنتینەکە بژێوی ژیانی بۆ دابین نەکرێت. بێگومان دەستی هاوکاریەکان ئەگاتە لای هەر یەکێکتان جا بە هێڵا گەرمەکان بێت بەو بە ژمارە بانکیانە بێت کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا تەرخانی کردو بۆی کە هاوکاریەکانتان بگەن و بەردەوامیش کوردستان 24 بڵاوی ئەکاتەوە و ئاماژەی پێکات کە چۆن ئەتوان هاوکاریەکانتان بگەێنە دەستی یەک و هەموو ئەو کەسانی کە پێویستیانە بێت. ئێمە زیاتر لە ناوەڕۆکی بەرنامەکەدا باسی ئەو بابەت تا ناکەین سەرەتا چینە لای کورتی هەواڵەکان سۆڤانەی خوێنێتەوە. فەرموون. وەزارەتی تەندروستی 7 حاڵەتی نوێی توشبوون بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕاگەیاند. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوێکی تایبەت بە ئاماری توشبوانی کۆرۆنای بڵاو کردەوە و ڕاگەیاند لە 24 کاتژمێردا پشکنینی تایبەت بۆ توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بۆ 191 کەس کراوە. لە ئەنجامی پشکنینەکاندا دەرکەوتووە لەو ژمارەیە 7 کەس هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان. ڕاشی گەیاند توشبووەکان لە پارێزگای هەولێر و 6 توشبووی دیکەش لە سنووری پارێزگای سلێمانی تۆمارکراون. بە پێی ئاماری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا گەیشتۆتە 54 کەس. ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق 200 کەسی تێپەڕاند. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ڕایگەیاند دوای پشکنینی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا 21 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسەکە تۆمارکران. ئاماژەی بەوەش کرد کۆی ژمارەی توشبووان بە کۆرۆنا لە عێراق 214 کەسە. ڕاشی گەیان تاکو ئێستا بەهۆی کۆرۆنا 17 کەس گیانیان لەدەستاوە و 54 دیکەش چاکبوونەتەوە. کاندیدی ڕاستپێردراوە بۆ پێکێنانی حکوومەتی عێراق بە بۆنەی نەورۆز پەیامێک ئاراستەی کورد دەکات. عەدنان زولفی کاندیدی ڕاستپێردراو بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق پەیامێکی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاو کردەوە و پیرۆزبایی جەژنی نەورۆزی لەگەلی عێراق و بە تایبەتگەلی کوردستان کرد. ڕاشی گەیاندووە هیوادارین هەمووان بە جیاوازی بۆ چوون و بیرروڕاکانەوە ژیانێکی شکۆمەندانە بژین و سبەینێمان لە ئەمڕۆ باشتر بێت.
کاندیدی ڕاستپێردراوە بۆ پێکێنانی حکوومەتی عێراق ئاماژەی بەوەش کردووە پێویستە هەمووان بەیەکەوە لە حکوومەتی داهاتوو ئەرکە دەستوری و مرۆیەکان جێبەجێ بکەین. دەچینە عەفرین و هاوڵاتیانی کورد لە عەفرین باڵای کوردستان جەژنی نەتەوەیی نەورۆزیان پیرۆز کرد. سەرچاوەیەک لە عەفرین بە کوردستان 24 ڕاگەاند سەرەڕای داگیرکاری و ڕاگەیاندنی باری نائاسایی بەڵام دانیشتوانی گوندی باسوتێ لە سنووری عەفرین باڵای کوردستان و وتنەوەی سرودی ئەیڕەقیب و گۆرانی جەژنی نەورۆزیان پیرۆز کرد. ماوەی 2 ساڵە عەفرین لەلایەن سوپای ئەمریکا چەکدارانی سەر بە ئۆپۆزیسیۆنی سووریا داگیر کراوە و تا ئێستا دۆخی ئەو شارە ئاسایی نەبووتەوە. هێزەکانی سووریای دموکرات هەسەدا ڕایدەگەێنن ڕزگارکردنی عەفرین کاری لە پێشینەیانە. حکوومەتی سووریا هەموو چالاکیەکی ڕۆشنبیری ڕاگرت و بازاڕەکانی داخست. حکوومەتی سووریا لە پێناوڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاری داوە لە ئەمڕۆ هەموو بازاڕ و شوێنە گشتیەکان دابخرێن و چالاکیە ڕۆشنبیری و نیشتیمانیەکانی ڕابگیرێن. حکوومەتی سووریا ڕایگەاند بڕیاری داخستنی بازاڕ و شوێنە گشتیەکان مارکێت و دەرمانخانەکان ناگرێتەوە. لەلایەن خۆشیەوە وەزیری تەندروستی سووریا ڕایگەاند تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بە کۆرۆنا لەو وڵاتە تۆمار نەکراوە. و لە ئەمریکا سەرۆکی ئەمریکا ڕایدەگەێنێت لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا سەرکەوتن بەدەست دەهێنین. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند گەشببینن با دۆزینەوەی چارەسەرێک بۆ ڤایرۆسی کۆرۆنا. ڕاشی گەیاند بەم زوانە بە بۆنەی سەرکەوتن بەسەر کۆرۆنادا ئاهەنگ دەگێڕن. ترامپ جەختیشی کردەوە دۆزینەوەی چارەسەرێک دژی کۆرۆنا نزیکە و هەمووان کار بۆ دۆزینەوەی چارەسەریەکان دەکەن. کۆتاییمان با کورتەی هاوڵەکان هێنا و دەچینە ناو پرۆگرامی ڕۆژ باش. هەموو ئەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر لەلایەن وەزارەتی تەندروستیەوە لەلایەن وەزارەتی ناوخۆ بەگشتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاراستنی تەندروستی خۆمانە تەندروستی هەموو تاکێکی ئەم هەرێمی کوردستانەیە بۆ ئەوەی کە دووربین لە توشبوون و بەرزبوونەوەی ئامارەکان بە ڤایرۆسی کۆرۆنا هەرچەندە ئامارەکان باش ناڵێن لە سەرەتادا لە هەفتەی یەکەمدا ڕێژەکە زۆر کەم بوو بەڵام ئێستا زیادی کردووە. ئەمە بۆ ئەوە نییە کە دوودڵی و دڵە ڕاوکی یاخود مەترسێکی زۆر لە لای ئێوەی بینەر دروست بێ بەڵام گرتنەبەری ڕێکاری تەندروستی و ڕێنمایەکان و جێبەجێکردنیان بێگومان ئەو ئامارانە ئەوەستێنێت و بە هیوای چاکبوونەوەش بۆوانەی کە توش بوون. بەڵام هەرچەندە یەکێک لەو هێڵانەی کە هەر زوو لەگەڵ یەکێک لەو ڕێکارانە کە گیرابەر دانانی هێڵی گەرم بوو لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بوو کە ڕایگەیان هەر کەسێک بیەوێت تووشی حاڵەتێکی ئەوە بێت کە نەک نەخوازرا و سۆڤان بووی کە ئەگەر دوو دڵ بوو دڵنیا بوو نەبوو لە تەندروستی خۆی ئەوە توانێت لە ڕێگە و هێڵە گەرمەوە یەکسەر پەیوەندی بکات و کارمەندانی تەندروستی بەردەنگەوە بچن بەڵام بەداخەوە هەندێک کەس ئێستا ئەو هێڵە بە خراپ بەکارێنن یاخود بە شێوەیەکی گاڵتە پەیوەندی یەکەن بە 122ەوە بۆیە وەزارەتی تەندروستی ڕایگەیان هەر کەسێک بە گاڵتە پەیوەندی بە 122 بکات سزا دەدرێت. و وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوەکەدا هاژە هەر بە هەمان شێوە بڵاوی کردوێتەوە هێڵی فریاگوزاری 122 بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیانە بەڵام بەداخەوە چەندین کەس بۆ گاڵتە و ڕابواردن پەیوەندی بە ئەو هێڵە گەرمەوە دەکەن و ڕاشی گەیاندووە ئەوانەی کە بۆ گاڵتە پەیوەندی بە ئەو هێڵە گەرمەوە دەکەن جگە لەوەی کە تیمی هێڵی 122 بێزارەکەن ئەوانە بە شێوەیەکی 24 کاتژمێر کار دەکەن ئەو تیمە و ئەمە وا دەکات کە هاوکات ڕەنگە لەو کاتەیە کەسێک پێویستی بە هاوکاری هەبێت ئەمان هێڵەکە مەشغوڵ ئەکەن و بۆ کەسێکی تر وەرناگیرێت بۆیە وەزارەتی تەندروستی ئاماژەی بۆش کردووە لەمەوە دوام مامەڵەی یاسایی لەگەڵ ئەو کەسانە دەکەن کە بەگاڵتە پەیوەندی بە هێڵی 122 دەکەن.
بێگومان لەگەڵ ئەوەی کە هەموو ئەم ڕێنمایانە هەیە بەردەوام بەگوێی بینەر و بیسەر و بەگشتی بە هاوڵاتیانە درێت لە هەموو ڕێگەیەکی میدیایی بێ ڕاستەوە خۆ بێ بە هەموو شێوازەکەم ڕێنمایە ئەدرێت بە هاوڵاتیان لە پێناو پاراستنی خۆیانە بەڵام لەگەڵیشیدا سەرپێچیەکان هەر هەبووە بۆیە لە ئێستادا بۆ ئەوەی کە ئەو سەرپێچیانە زیاتر نەکات بێگومان سزا ئەبێت لەگەڵ بەکارهێنانی ئەو هێڵە گەرمانە بە هەڵە بێ یاخود چوونە دەرەوە بێت بۆیە ئەبینین سزاکان زیادی کردو هەردوێنێکە ئەگەر کەسێک بڕۆشتایەتە دەرەوە بۆ بەمبەستی سەیرانکردن و کۆبوونەوە و کۆمەڵ ئەوە سزای یاساییە درا جگە لەوەی کە غرامەیەکی مادی ئەکرا بە بڕی 100,000 جگە لەوە بڕێک کە بڕەپارەکەی بۆ تۆمارەکرێ ئەگەر دووبارەشی بکاتەوە بە حجزی سیارەکەشی بەردەوامە بێت بەلەکەی لێ وەرەگیرێت بەڕاستی واشە ئەگەر ئەزانن هەنێک کەس هەن ئەگەر سوودێکتان بۆ کۆمەڵگەنیەت کایە با زیانیشتان نەبێت خۆوان دیارە ئەگەر بەو شێوەیە هێڵەکان بەکاربێنن هەر هیچ سوودێکیان بۆ کۆمەڵگەنیە جا بۆچی وا ئەکەن کە زیانیش بگێنن لەم دۆخەیە کە ئێمە لە بارودۆخێکی زۆر ناسکاین هەمومان پێویستیمان بەوەیە دەستی هاوکاری بۆ یەک بگرین. ئەمڕۆ چەند دێڕێک لە شعری چەند شاعرێکی دیکە دەخوێنینەوە کە بۆ نەورۆز وتراوە تایبەتە چونکە ئێمەش لە دووەم ڕۆژی نەورۆزین بۆیە بە یەکێک لەو پارچە هۆنراوانەیە چەند دێڕێکی لە گۆرانی شاعر دەست پێ ئەەکەین ئەڵێ ئەی نەتەوەی کاوەی زنجیر قەف قەف بڕ ڕۆژی نەورۆز دای بە هەوری زستان دڕ. دڵداری شاعیریش دەڵێت گوڵی سوور ئەی کچی نەورۆز ئەرێ کام دەست لە باغی ژین لە بۆ یەک دەف ئەبۆنکردن بە ناکامی ئەتۆی هێنا. و سەید کامیل ئیمامیش هەر بۆ نۆرۆز وتێتی هەی هەی چ بەهارێکە وەک جەننەتی مەئوایە وەک بولبولی زارە شق ناو بەردەی سەحرایە. هەژاری شاعیر دەڵێ مزگێنیدا بە سروەی بای بەهاری و هاتەوە نەورۆزی کوردەواری هەمیشە لە نەورۆز و لە خۆشییا بن ئێمە بێگومان لە بیری ناکەین کە ئەم 4 ڕۆژەی نەورۆز بەردەوام لەگەڵتانە بینەوە بیرتانە هێنینەوە بە هەموو ئەو بابەتە کللتوری و ئەو بابەتانەی کە چێژ و خۆشی ئەداتەوە بە نەورۆز جا لە ماڵەکانی خۆمانەوە بێ کە جژنی نەورۆزیات بکەینەوە ئەوە بێگومان هیچ جیاوازیەکی نییە لەگەڵەوەی بڕۆینە دەرەوە و دووچاری ئەوە جیاوازەکەیت ئەگە بڕۆینە دەرەوە دووچاری ناخۆشی و دڵە ڕاوکێبینەوە بەڵام ینی مانەوەمان لە ماڵەوە زۆر زۆر دڵنیاییترە زۆر ئارامترە لەگەڵ خێزانەکانمان و بەسەربردنی کاتە خۆشەکان لە ڕۆژانی نەورۆزدا بۆ هیواین هەمیشە تەندروست باش بن و ئێمەش بەردەوامە بین لە بڕگە و بابەتی جوان و تایبەت بە نەورۆز. بەڵێ و ئێمە ویستمان لە ڕۆژانی نەورۆزە زیاتر تیش بخەینە سەر ئەو بابەتانەی کە هەمووکو ڕێنمایەکانن و هەمیش ئەو بابەتانەی کە سوودی تەندروستیان هەیە بۆ هاوڵاتیان هەر بۆیە ئەمڕۆ هەڵمانداوە بابەتێک هەڵبژێرین کە ئێمەی کورد بەگشتی ئەوە ئەزانین کە گەلێکین کە لە ناوچەیەکی زۆر جوان زۆر ناوچەیەکی ڕازاوە و پڕە لە سروشتەکەمان پڕە لە گژوگیای کوردەواری و ئەمە لە لای کورد یەکێکە لەو خاڵانی کە کورد بە بەردەوام سوودی لەو گژوگیانە وەرگرتووە چ لە ڕووی دەرمان و تیمارکردنەوە بوو بێت چوەکو خۆراک بەکاری هێنابێت بۆیە ژمارەیەک هاوڵاتی هەرێمی کوردستان بە تایبەت ئەوانەی کە لە ناوچە کوێستانی و گوندەکان و دێهاتەکان نیشتەجێن داوا ئەکەن ڕێگان پێ بدرێت بەرهەم و گیابەهاریەکان ڕەوانەی بازاڕەکان بکرێت چونکە ئێستا وەرزی پێگەیشتنی چەندین بەروبوومی بەهارەیە کە خۆشیشن زۆر تامی ئەو گژوگیا کوردەواریانە خۆشە لە هەمان کاتدا بەهۆی قەدەغی هاتوچۆ هاوڵاتیان ئێستا ناتوانن کە ئەو بەرهەمانە کۆبکەنەوە و لە بازاڕەکان ساغی بکەنەوە و ئێمەش هەوڵی ئەومان داوەکە ئەم تەوەرە تایبەت بکەین بەوە بە گژوگیای کوردەواری.
بۆیە بۆ زانیاری زیاتر لەسەر گرتنەبەری ئەو ڕێوشێنانەی کە چۆن هاوکاری ئەو کەسانە بکرێ یاخود ڕێگەی تایبەتیان بۆ دابندێ بتوانن ئەو جۆرە گیانە بهێن و بیفرۆشن بە شێوەیەکی یاسایی بێ ئێمە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان لەگەڵا خاتوو مینا ئاوەکەلی لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمانە بێت و تاوتوێی ئەم بابەتی لەگەڵاکەین ڕۆژ باش مینا خان جژنی نەورۆزت پیرۆز بێ هەمیشە لە جژنابیت و تەندروستێکی باش بۆ تۆ سەرتاش پێمان بڵێ ئایا ئەو ئەنجومەنی پارێزگای سلێمانی چی کردووە بۆی کە داواکاری ئەو هاوڵاتیانە جێبەجێ بکا کە داوایان کردووە بە شێوەیەکی یاسایی ئەو گژوگیا بەهاریانە بێن و بیهێنە ناو شار و بیفرۆشنەوە وردەکاری ئەو داواکاریانەش چییە؟ ڕۆژتان باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سەرەتا پێم خۆشە لێرەوە پیرۆزبایی جژنی نەورۆز لە هاوڵاتیانی کوردستان بکەم و هەروەها دەرفەتێکە بۆی سپاسی خوشکبرایانمان لە هێزە ئەمنیەکان بکەین کە ئەرکێکی قورسیان خستۆتە بەر بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنمایی و یاسایانەی کە هاتووە بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا. سەبارەت بە ئەو بابەتەی بەڕێستان کە ئەمڕۆ باسیەکەن ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە سەرەتای ئەم بابەتە کە ڕووی کرد لە هەرێمی کوردستان ئێمە زووتر دەست پێشخەر بووین لەوەی کە کۆمەڵی ئیجراعاتمان کرد بەرامبەر بە ئەم ڤایرۆسە. لە سەرەتادا ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەیەکی خۆی ئەنجامدا کە لە کۆبوونەوەکە داوای کرد کە دەوامی گشت قوتابخانەکان ڕابگیرێت هەتاکو ماوەیەکی دیاریکراو کە تێیدا بتوانین ئێمە ئەنجامێکمان دەستکەوێت کە ئەو ڤایرۆسە تا چەندێک تەشەنەی کردووە و ڕێگری لێ بکەینەوەی بڵاو بێتەوە لە هەرێمی کوردستان. خۆشبەختانە ئەمە هەنگاوێکی زۆر جددی و زۆر پتە بوو و لە دوای ئەوەش حکوومەتی هەرێمی کوردستان سوودی لەم هەنگاوە گرنگە بینی و توانی کە قوتابخانەکان تا ماوەیەک دابخات بۆ ئەوەی کە لە ناو قوتابیان تەشەنە نەکات و بڵاو نەبێتەوە ئەم ڤایرۆسە. لە دوای ئەمە ئەنجومەنی پارێزگا لە ڕێگەی بەڕێز دەستەی سەرۆکایەتیەوە ئەندامانی ئەنجومەنی دابش کردە سەر ناوچە جوگرافیەکان هەر ئەندامێکی ئەنجومەن لە ڕێگەی ناوچە جوگرافیەکەی متابعی دۆخی ئەو ڕێگیری و ئەو ڕێنمایانەی کرد کە حکوومەتی هەرێم دەری کردو بۆ بەرەنگاربوونەوە و ڕوبڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. قۆناغی سێیەم لیژنەیەکی باڵای دامەزراند بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ئەو لیژنەیە زیاتر لەو ئەندامە بەڕێزانە پێک هاتبوو کە لە دوو لیژنەی تایبەت کارەکەن ئەوش لیژنەی تەندروستی و هەروەها لیژنەی ناوخۆ و بە تایبەت ئەوانەی کە ماڵیان لە ناو شارە بۆی بتوانن متابعی دام و دەستگا جیاوازەکان بکەن لە ناو شارە. ئەم هەنگاوانە هەنگاوی زۆر جددی بوون و لە نەتیجەشدا ئێمە بینیمان کە بە شێوەیەکی زۆر چڕوپڕ و ورد متابعی بارودۆخی سلەیمانی و هەروەها ئەو ڕێکارانە کرا کە حکوومەتی هەرێمی کوردستان گردوێتێ بەر. بە تایبەت بۆ ئەو بابەتە ئەو پرسیاری کە جەنابتان ئارستان کرد سەبارەت بەو بەڕێزانەی کە کاریان و بژێوی ژیانیان لەسەر فەسلێکی دیاری کراوە لە گەژوگیا کە کۆی ئەکەنەوانێ و دواتر هێنە ناو بازاڕی فرۆشن لە ڕاستیدا ئێمە بە دوو قۆناغ ئەم بابەتەمان باس کرد. قۆناغی یەکەم داوامان کرد کە ڕێگەیان پێ بدرێت بەداخەوە بابەتی ڤایرۆسی کۆرۆنا بابەتێکی سادە نیە، بابەتێکی زۆر گەورەیە و بابەتێکی جیهانیە و هەڕەشەیەکی زۆر جددیە. ئەمە ڕووی کردووە لە هەموو جیهانە نەک تەنها هەرێمی کوردستان. بۆ یەکە خۆپارێزی و تونند و تۆڵکردنی ڕێکارەکان زۆر لەوە گرنگترە کە بابەتێکی وەکو بژێوی ژیانی کۆمەڵی خەڵک بینی. ینی تۆ گەر سەیری بابەتەکە بکەی لە شێوەیەکی ینی لە دائیرەیەکی گەورەتر ئەبینی کە بەرژەوەندی باڵا زۆر گرنگترە لە بێرژەوەندی کۆمەڵێک. سەرباری ئەمەش ئێمە وەکو بەندە داوامان کرد کە ئەو بودجەیەی تەرخان کراوە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی کە بەشی سلەیمانیە داوامان کرد کە بڕێک بدرێت بۆ بەڕێزانە وەکو تعویزێک بۆ ئەو خەسارەیە کە یەکەن لەوەی کە نەتوانن ئەو بابەتانی کە کۆیان کردوێتەوە بیهێنە ناو بازار. باش خاتومینا و هەروەها ئیزافەتەن بۆ ئەمانەش داوامان کرد کە تەنها لە ناوچەکانی خۆیان کە کۆیکەنەوە
بیهێنە دوکانە نزیکەکان و ئەوانی کە سەر سوچە و یاخۆت لە لادەیەکی دیاریکراوە بتوانن ئەلێوێ ساغیکەنەوە زیاتر لەوەی کە ژیانی خۆیان و هاوڕێکانیان و خزم و کەس و کارەکانیان بخەنە مەترسیەوە. باشە خاتومینەکەواتە ئەگەر وا بێت پێشببینی ئەوە دەکەن کە ئەم بابەتە بخەنە ناو کارنامەی کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای ئەم بابەتەکە لە یەک کۆبوونەوە زیاتر بخانێت ئەگەر ئەوان هەر بەرداوامن لە سەرداواکارەکەیان. تاکو ئێستاکە ئەم داواکاریە لە ڕێگەی بەنسبەت بۆ بەندە بە تەلەفۆن هاتۆ بۆمان چکە جەنابتان نەزانن ئێستا ڕێگری کراوە لەوەی کە خەڵک جم و جۆڵ بکات و بابەتی سکاڵا بێنێ بۆ ئەنجومەن و ئێمەش لیژنەیەکمان دروست کردووە و گروپێکشمان دروست کردووە. ئەم گروپە ئاگامان لە یەکتریە و ڤیددیۆ کۆنفرانسشمانداناوە بۆ ئەوەی کە کۆبوونەوەکانمان لە ڕێگەی ئەوە ئەنجام بدەین. وەکو وارزی جەنابەتمان کرد ئێمە دوو ڕێگەمان کردوتە بەر. یەکەم ئەو بابەتانە ساغ بکرێتەوە لە ناوچە جوغرافیای دیاریکراوەکان. دووەم بابەت ئەو بەڕێزانە تعویز بکرێنەوە لە ڕێگەی ئەوەی کە ئەو بودجەیە کە تەرخان کراوە بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا بڕێک لەو بودجەیە تەرخان بکرێت بۆ ئەو حاڵەتانە کە تعویزی ئەو هاوڵاتیانە بکرێتەوە. میناخان لەسەر ئەو داواکاریە بەگشتی بەڕێز پارێزگاری سلەیمانی بێتە سەرخەت و ئەم داوایە جێبەجێ بکە. میناخان لەسەر ئەو داواکاریەوە ئەزانین کە کۆمەڵە داواکاری دیکەش ڕووی لە پارێزگای سلێمانی و لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش کردووە. ئایا ئێوە چه هەماهەنگیەکتان هەیە لەگەڵ ژووری ئۆپەراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و خۆپارێزیەکان؟ بەڵێ وەکو ئارسی جەنابمان کرد لە سەرەتای بەرنامەکەتانەوە کە ئێمە بە سێ قۆناغ هاتینە پێش سەبارەت بم بابەتە و هەتاکو ئێستاکەش ئەو لیجنە معنیە و بەڕێزان سەرجەم ئەندامانی ئەنجومەن هەر کەسە و لە ڕێگەی ناوچە جوگرافیەکەی خۆیەوە دوا بە دواتچوونەکات بۆ سەرجەم ڕێنمایەکان کە وەکو خۆی جێبەجێ بکرێ و بگرە زۆربەی کاتەکان ئێمە پێشنیارمانداوە بۆ ئەوەی بۆ نمونە لە هەفتەی ڕابردوودا هەندێک مەعامل هەبوون کاری خۆیان ڕانەگیرا بوو. ئێمە داوامان کرد لە ڕێگەی ئەو لیژنەوە کە ئەو کارانە ڕابگیرێ و زۆر شوێن هەبوو کە بابل نابوون بە ڕێنمایەکان. ئێمە ڕاستەوخۆ پەیوەندیمان بە قایم قامێتەوە کردووە و لێرەشەوە مافی خۆیانە کە ئێمە دەستخۆشییان لێ بکەین کە هاتوونەتە سەرخەت و ئەو داواکاریە و ئەو با پەیامانی ئێمەیان گەیاندۆتە جێگا و بە دوواداچوونیان کردو بۆیان و هەروەها ڕێگریان کردووە لەوەی کە ڕێنمایەکان بشکێندرێت و جێبەجێ نەکرێت. خاتومینا زۆر باشە جەنابە باس لەوە کرد کە ئێوە سنووردارتان کردووە کە ناهێڵن لە هەندێک لە چارچێوەیەکی جوغرافیایی بۆتان ئەوە با بڵێن ڕێگری بەوە دراوەکە لەو ناوچانە ئەو بەرهەمانە ساغ بکەنەوە یاخود ئەو گژوگیانە ساغ بکەن. ئەی ناو شارەکان تەنها باسیەوەکەیت ئەڵەیت کە لە دێکانە ئەوە هەیە. ئەی بۆ ناو شارەکان چۆن ئەتوانن ئەو گژوگیانە بهێنرێت بۆ ئەمە چ کارێکتان کردووە لەکوێ ساغیکەنەوە؟ تەنها ناو شارەکان نییە بەڕێز چونکە ئێمە زۆر شوێنمان هەیە نزیکە لە سلەیمانی و تۆ توانی بیگەێنیتە بازار ینی بابەتەکە بەو شێوەیە معقد نییە ینی ئەوانەی کە لە دەرەوەی شارن ئەتوانن لە لادەکانی خۆیان ساغیکەنەوە بەڵام ئەوانەی کە نزیکن لە شارەوە ئەتوانن بە شێوەیەک بیگەێنن بە ناو بازارەکان. بەڵێ میناخان جگە لە ئەو گیا سروشتیانە یاخود هێنانەوەی بۆ ناو شارەکان ئێوە چ کارێکتان سنووردار کردووە؟ بۆ نمونە کێڵگەی پەلەوەری هەیە، زۆر کارگە هەیە کە تایبەتە بە خۆراک. ئێوە چۆن کارکردنی ئەوانتان سنووردار کردو یاخود بە گوێرەی یاسایەک کە ڕێگەتان پێیاون چۆن ڕێنماییانەکەن، چۆن چاودێریانەکەن؟ لەبەرەوەی کە ئەم بابەتەوە و پێشتر ئازی جەنابمان کرد تەنها پەیوەست نییە بە شارێکەوە و بە ناوچەیەکی جوگرافیەوە پەیوەستە بە هەموو هەرێمی کوردستانەوە. لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ئەو ڕێنمایانەی کە دەری کردووە طبعا لەسەر هەموو هەرێمی کوردستان جێبەجێ بێت و ئێمەش وەکو شاری سلەیمانی وەکو ئەنجومەنی پارێزگای سلەیمانی کارمان کردووە لەسەرەوەی کە ئەو ڕێنمایانە وەکو خۆی جێبەجێ بکرێت چونکە بەڕاستی بابەتی ڤایرۆسی کۆڕۆنا بابەتێکی زۆر جدیە. ئەگەر بیت و بەراوردێک بکەیت لە نێوان چاینا و ئیتاڵیا ئەبینی کە چاینا 2 ملیار هاوڵاتی تێدا دەژێت بەڵام ئیتالیا لە چاو ئەوانەوە کەمترن بەڵام ڕێژەی قوربانیەکان بۆ بەنسبەت بۆ شاری ئیتالیا زۆر زیاترە لە چاینا لەبەرەوەی ئەوان هیچ ڕێکارێکیان نەگردە بەر بۆ ئەوەی ڕێگری بکەن لەم ڤایرۆسە.
بەڵام چاینا ڕێکارەکەی کە گردیە بەر چکە هەتاکو ئێستا زانست نەیتوانیوە کە ڤاکسینێک بدۆزێتەوە بۆ ئەوەی ڕوبەڕووی ببێتەوە تەنها چارەسەرەوەی کە لە ماڵەوە بمێنیتەوە. بۆیە کە ئێمە لێرەوە داوا لەسەر جەم هاوڵاتیانی بەڕێز دەکەین و داوا لە خاوەنکارەکانەکەین بتوانن لە ماڵەکانی خۆیان بمێننەوە بەنسبەت بۆ ئەوانەی کە خواردن و خۆراکە گەیەنن بەناو بازار. ئەوەش دیسانەوە لە ڕێگەی ڕێنمان تایبەتەکانێکی لە قایمقامێتەوە دەرچووە و هەروەها پارێزگاری سلێمانیەوە دەرچووە لە ڕێگەی ئەو ڕێنمانەوە بەڕێزیان نەتوانن کارەکانی خۆیان جێبەجێ بکەن و ئەو داواکاری هاوڵاتیانە بگەێنن بە مارکێتەکان. خاتو مینا ئەگەر قەدەغەی هاتوچۆ کۆتایی پێهات بەڵام مەترسیەکانی کۆرۆنا هەرما بوون ئەو کاتە دیسان و ڕێگرێک ئەبێت بۆەوەی کە ئەوان بەرهەمەکانیان لە بازاڕەکان ساخ بکەنەوە. ببوورە ئەگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە ئەگەر ئێستا بەهۆی قەدەغی هاتوچۆوە ئێمە باس لەواکەن کە ئێمە ناهێڵین ئەوان بێنەوە ناو شارەکان و ئەو هاتوچۆی و قەرەباڵخێ دروست ببێت. ئەگەر قەدەغی هاتوچۆ کۆتایی پێهات بەڵام هەر مەترسیەکانی کۆرۆنا مابوو ئەوان ئەتوانن گژوگیەکان بێنن و لە بازاڕەکان ساغیکەنەوە. ئەگەر قەدەغەی هاتوچۆ ڕاگیرا بە دڵنیاییەوە ئەو بەڕێزانە وەکو هاوڵاتێکی تری سلێمانی ئەتوانن بێنە ناو شار و ئەو گژوگیایی کە کۆیان کردو توانی بگێنە ناو بازارەکانی سلێمانی وەروارێمی کوردستان زۆر بە ئاسایی. باشە میناخان ناتوانرێت لە ژێر چاودێری تەندروستی و هەروەها ئێوەش ئەو بەرهەمانە بهێنرێتە بازار و بە شێوەیە کە ڕەچاوی ڕێنمایەکان بکەن ساغی بکەنەوە لە برەوەوانی ژێستا لەوانەیە هیچ خواستێکی زۆری لەسەر ئەو گژوگیانەی بەهاریەوە بژێوی ژیانی چەندین کەسیشی لەسرە کە خۆت ئاماژە و پێەیە بەڵام بە هاوشێوەی ئەو کۆمپانیانەی دیکە کە بەرهەمیان هەیە بۆ خۆراک بۆ ڕۆژانەکە بۆ پێداویستیە گەێنە خەڵک ئەوان ناتوانن بەو شێوەیە یاخود لە ژێر چاودێری و ڕێنمایی ئێوەیە بەرهەمەکانیان ساغ بکەنەوە. بە دڵنیاییەوە وەکو هەر لە سەرەتای ئەم بابەتە ئازی بەڕێستانم کرد کە ئەو بەڕێزانە ئەتوانن بە چەندین جۆر و بە چەندین ڕێگە کارەکانی خۆیان بگێنە ناو بازار و وەکو باسمان کرد دەتوانن لە ڕێگایەوەی کە لە بازارە نزیکەکانی بەردەستی خۆیان یاخۆت لە ڕێگای با بڵین تەڵەبێک بنووسن ئەو تەڵەبە بگێنن بە قایمقامێت بۆی لەوێ موافقە بکرێ هەرچەنە ئێمە یادداشتێکمان داوە بە لژدەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا کە هاوکاری ئەو بەڕێزانە بکرێ بەڵام هەتاکو ئێستا وەڵام نەیراوەتەوە بەداخەوە وەکو پێشترش ئێمە زۆر مووسڕ بووین لەسەرەوەی کە ئەو بودجەیە کە بۆ بەتایبەتی بۆ شاری سلێمانی تەرخان ئەکرێت ئیتر بودجەی تەوارێ بێت یاخۆت بودجەیەکی کاتیە یاخۆت بودجەیەکەوە بۆ نمونەوە کۆمەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە گوێرەی ڕێکار بێت و بە گوێرەی یاسای ژمارەسەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بێ پێویستە ئەو بودجەیە بهێنرێت لە ئەنجومەن پەسەند بکرێت و وردەکارەکانی خەرجکردنی ئەو بودجەیە و بەڕێز پارێزگاری سلێمانی و هەروەها دەستەی سەرۆکایەتی لە ئەنجومەنی پارێزگا دەبێت ئەو تەنسیقە دروست بکەن کە چکە دەزانی چۆنە لێرە بەداخەوە هەمیشە شخصانەی ئەو کێشانە کراوە کە ئێمە ڕوبەڕوویە بینەوە بەڵام تۆ لە سیستەمی دیموکراسیدا بۆیە کە ئەنجومەنت هەیە هەتاکو یەک تاکە شەخص بڕیار نەدا لە هەموو بابەتەکان بۆیە ئێستاش ئێمە بە درەنگی نازانین و ئێمە ڤیدیۆ کۆنفرانسمان داناوە و بۆ ئەوەی تووشی هیچ کێشەیەک نەبی نەتوانین لە ڕێگەی ئەو ڤیدیۆ کۆنفرانسە کۆبوونەوەی خۆمان بکەین و ئەو بودجەیە پەسەند بکەین چکە زۆربەی ئەو کەم و کوڕیانە بۆ نمونە ئەم بابەتی وەکو جەنابتان دەستنیشانتان کرد و چەندەها بابەتی تر هەیە کە دەکرێت لە ڕێگەی ئەنجومەنەوە ئێمە جێگایان بکەینەوە لەناو ئەو بودجەیە بۆیە کە ئێمە لێرەشەوە و داوا لە بەڕێز شتانەکەین و داوا لە بەڕێزان لە پارێزگای سلێمانیەکەین کە ئەوان بێنە سەرخەت و بودجەکە بێنن لە ئەنجومەنی پارێزگا پەسەند بکرێت چونکە بەو هەنگاوە ئێمە زۆربەی کێشەکان چارەسەرەکرێن. زۆر چاکە میناخان هەر لەگەڵەوەی کە باس لەوە کرا کە ناکرێت ئەو گژوگیایە بهێنرێت و ئەو هاتوچۆ ئەوانە هەنێک کەسان زۆر ئارەزویان بۆ گژوگیانە هەیە با تۆزە لە بڕیارەکان دەرتکەین و بتێنینە ناو جەوێکی خواردنەوە وەکو خۆت حەزت لە کام یەک لەو گژوگیان وەکو کنگر وەکو قارچک وەکو ئەو شتانە کامیانت حەز لەیە؟
لە ڕاستیدا هەموو جۆرە خواردنێک بەنسبەت بۆ بن تاموجێژێکی تایبەتی هەیە بابەتێکی دیاریکراو نییە کە بڵێ لە گژوگیاکانە بەبەستمە مادەم بڕیارەکەتان داوە بەنسبەت بۆ بە شێوەیەکی گشتی بەنسبەت بۆ گژوگیاشەوە چووکە لە فەسلێکی دیاریکراو ئەمانە ینی دروستە بن لە سروشتە بەڕاستی ئەو سروشتە ینی هین ئەوەیە کە تۆ تەنها ئەوانە بەکاربێنی شتی تر بەکار نێنی بەنسبەت بۆ منشەوە پێم وایە قاچک لە هەمووی خۆشترە. مەلیکی هەمووی هەڵبژات پاشای هەر هەمووی قارچک باشە زۆر سپاسی تۆ ئەکەین بۆ بەشداربوونت و زانیاریەکان و هیوادارین کە بە زووترین کات دۆخەکە هەمووی ئاسایی ببێتەوە و هەموو ئەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر ئێستا ببێتە ڕێکارێکی ئاسایی و خەڵک بتوانە هاتو چۆ بکات و بەرهەمەکانی سڵاح بکاتەوە. سپاس بۆ بەشداریت. زۆر سپاس. دەستان خۆش بێ زۆر سپاس. هاژە من وەکو خۆم ئێستا باسی ئەوم کرد بۆیە حەزم کرد پرسیار لەوە بکەم من زۆر عاشقی ئەو گژوگیا کوردەواریانم بە تایبەتی کنگر یعنی لەو جۆرانم کا بێ دایکم بیکاتە مجەمیدەوە بۆم لەبەری کە لە زستانە من بتوان بیخۆم ئێستا گەر لە بەهار نەیهێنم من لە زستان لەکوێ پایکەم دایکە خەمتە خوار ئەی تۆ حەز لە چییە؟ وڵای من هەر بە هەمان شێوە هەر لە کاتێک بڵین لە هەر وەرزێکە هەر خواردنێک هەبێ وەکو گژیاکان شتێکی تایبەتت نییە؟ شتێکی تایبەتم نییە بەڵامی ترەوەی کە باش بێ بۆ تەندروستی مەی خۆم شتێک نییە بڵێم ئەم جۆرە خواردنە ناخۆم پێم ناخورێ بە تایبەت خواردنە وەرزیەکان کێشەم نییە لەگەڵ یا و حەزەکەم بیخۆم بەڵام من سۆڤان زۆر حەزم لێ بوو کە بۆ ئەم نەورۆزە چەپکێک نێرگس لێرە هەبوایە بەداخەوە دەستمان نەکەوت بەهۆیەوەی کە هەرچەندە ئەمەی ئێستا باشترە لەبەر قەدەغەی هاتوو چۆ نەتوانرا ئێمە دەستمان بگات بە نێرگز و بەو جۆرە گوڵانەی کە لەم بەهارەیە هەیە بەڵام بێگومان نێرگز هەرە بێتەوە و هەموو کەشەوەکە باشە بێتەوە و دۆخەکە تێپەڕێ و نێرگزیشە بێت کەش و هەوا چاک بێت لە منەوە وادی ئەوە تێمە یەک باوش نێرگزە بۆ بێن زۆر باشە لە ناو ستۆدیۆشدایانین بە درێژایی مێژوو مۆر بۆ پەسەندکردنی نووسرا و بەڵگەنامەکان بەکارهێنراوە پاشا قەیسەر و کاربەدەستان مۆریان بۆ پەسەندکردنی بەڵگەنامەی فەرمانبەران بەکارهێناوە کە مۆرەکان لە تەختە دروست دەکران و گزارشتێ کرد لە خاوەنەکانیان بە شێوازێک دروست کراوە کە گزارش بێ بۆ کەسە و هاوڵاتیەک لە شاری سلێمانی بە ناوی عوسمان عەلی لە ساڵی 1984ەوە کاری مۆر دروستکردنەکە تاکو ئێستا زیاتر لە 100,000 مۆری دروست کردووە. عوسمان عەلی لە ساڵی 1984 لە یەکێ لە گوزەرەکانی شاری سلێمانی کاری مۆر دروستکردن دەکات. کەم شوێنی دام و دەستگا حکومیەکانی شەیە مۆری بۆ دروست نەکردبێت. چونکی عالمی چاوکردن زۆر گەورەیە و زۆر حەزیشم لێ بووە. ئێستا زیاد لە 20 ساڵە هەر دوکانم هەیە هەر بە دوکان. ئەمجارە مۆری جۆرا و جۆری هەیە. ئەم جۆرە مۆرە کۆنەکانە لە ئەلمنیۆم دروست کراوە. ئەمە زۆر خایمە بشکێتە خوارە هیچی لێ نایە تەمەنێکی زۆر دوور درێژی هەیە لەگەڵ ئەمەش بکە بۆ دەوایراتی حکومی و بۆ موختار و بۆ چەند شوێنی تایبەتەکان ئەمە بەکار هاتووە ئەمجار دوای ئەمەم جۆری تریشمان هەیە هەلە بۆ کۆنەکانە ئەمەش لە دار دروست کراوە. بە درێژایی مێژوو مۆر بۆ پەسەندکردنی نووسرا و بەڵگەنامەکان بەکارهێنراوە. پاشا و قەیسەر و کاربەدەستان مۆریان بۆ ڕستاندنی بەڵگەنامەی فەرمانبەران بەکارهێناوە. جاران مۆرەکان بەدەست دروستەکرا نەیەکرا هەموو جۆرە مۆری دروستکرێ یعنی بە هەموو فۆنت و بە هەموو نەخش و نیگارێ ئەمە مۆدیلی کۆنەکان بەڵام تر زەمن کە پێشکەوتووە جۆرا و جۆری دەهاتوو یەکێک لەو شتانە کەیسەوەی دەهاتوە من هێنامە سلێمانیشەوە ئەمەیە هەرچیەک مۆر بتەوێ بە عەقڵی بەشەرا بێ و ببیندێ منێک کردومە بە مۆر ویان هەرچێ بە کۆمپیوتەر بکرێ بە هەر چەنە وردیش بێ هەر چەنە هەر فۆنت و نەوع و ڕسم و بێت کردومە بە مۆر. مۆرەکان بە شێوەیەکی جوان لە وێنە و هێما و کەسایەتیەکان نەخشێنرابوون.
بەڵام ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا مۆ لەسەر پلاستیک و لاستیک دەنەخشێنرێت. عوسمان عەلی لە ماوەی کارکردنیدا زیاتر لە 100,000 مۆری دروست کردووە. تەواوی ژیانیشی بۆ ئەو پیشەیە تەرخان کردووە. دالیا کەمال، کوردستان 24 سلەیمانی. بەڵێ بەبینینی ئەم پاکێجە ئەومان بیرکەوتەوە کە مۆرەکان بەڵێ وا بووە بۆ ئەوەی کە بڵێن ئەم کارە لەلایەن کەسێکی پەسەند کراوە وەرگیراوە یان جاریوا بۆ ئەیان خستە سەر نامەیەک کە مانای ئەوە بێت کە نامەکە نەکراوەتەوە بەشێکی مۆرەکە لە سەروی پاکەتەکە و بەشێکیشی لە خواروی بووە کە لە سەردەمی سۆمەریەکانیش بە هەمان شێوە کە لە سەرەتاکان لە سەردەمی سۆمەریەکان بووە ئەو کاتە هاژە لە دارەکان جۆرە شیلەیەک یا مومێک هەبووە وەکو بنێشت و ئامۆم و ئەو من و سەلوە ئەوانە هێناویانە لە شوێنەکە تاوانیانێتەوە بە دانی ئاژەڵ لەسەری چۆنەڵێ هەر نەخشێنراوە بۆی کە دەرنەکەوێت کە ئەمە کەسێکی تر کردوێتیەوە بەو شێوەیە پرێسکراوە بۆی کە هەڵا بچرە بەڵێ داوا لە خانمان نەکرێ بیر لە دووگیانی نەکەنەوە. جاسب حیجامی بەڕێوەبەری تەندروستی کەرخ لە تۆڕی کۆمەڵایەتی خۆی لە فەیسبوک بڵاوی کردەوە داوا لە ئافرەتانەکە لەم کاتەدا و بەهۆی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا بیر لە دووگیانی نەکەنەوە. ئاماژەی بەوەش کردووە ئەو ئامۆژگاریەم بۆ ئافرەتان لەوە سەرچاوی گرتووە ئافرەتێکی دووگیان لە نەخۆشخانەی فرات تووشی کۆرۆنا بوو و بەراورد بە توشبۆکانی دیکە زیاتر ئازار دەچێژێت و پزیشکەکانیش زیاتر لەگەڵی ماندوون. و بەڕێوەبەری تەندروستی کەرخیش ئەوەی وتووە کە باسی کردووە هەرچەندە زانیاری ورد لەبارەی کاریگەری توشبوون بە کۆرۆنا لەسەر کۆرپەکە هێشتا لەبەردەستان نییە بەڵام توشبوونی ئافرەتانی دووگیان بە کۆرۆنا مەترسیدارترە لەو ئافرەتانەی کە دووگیان نین چون هەر بەگشتی ئەو ئافرەتانی کە دووگیانە بن بەرگری لەشیان کەمتر ئەبێتەوە چونکە ئەگەر بەرگری لە شیشیان کەمتر نەبێت سۆڤان زۆر جار دوو دڵی و دڵە ڕاوکی و تێکچوونی ئەو لەبەر مناڵەکە ترسی لە بێگومان بەردەوام ترس و دڵە ڕاوکی هەیە ئەمە واکات خەمیەوەی بێ مناڵەکەی تووشی نەبێ بۆیە ئەو داواکاریە کە کراوە بۆ ژنان بێگومان ئەگەر هەرێمی کوردستانیش بکرێتەوە هەر باشترە بۆ تەندروستیان بۆی کە تووشی و دڵە ڕاوکیەوە ئەوە نەبێن تا کۆتایی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆی و کاتە هەم دایکەکان هەم کۆرپەلەکانیشیان تەندروست بن. بەڵێ ئیتر خەڵکی نێکا بە گلەی بڵێ ئەوەتان ناچین بۆ سەیران بەهۆی کۆرۆنا و بێڵن باچین سەیران شتێکی زۆر ئاساییە ئەوە تا کۆرۆنا گەیشتۆتە مەرحەلەیە گەیشتۆتە پلەیەکەوە ئەکات کاریگەری خستۆتە سەر تەنانەت وە چەنانەوە کە ئەبێ بۆستن لەم کاتەیە و زاوزێ نەکرێت و کە وەزیری تەندروستی هەرێمی کوردستان ئەڵێت لە قۆناغێکی مەترسیداری کۆرۆناین بۆیە ئەبێت زۆر ئاگاداری ئەوە بین و هەمومان ئەوەش ئەزانین دایکێک کە دووگیان ئەبێت لە کالیسیۆمی جەستەی خۆی بۆ مناڵەکە خۆراک دابین ئەکرێت کاتە ئەبێت زۆر زۆر ئاگاداری خۆی بێت کە کاریگەریکاری کۆرۆنای لەسەر زۆرە چکە بەرگری جەستەی نامێنێت. بەڵێ کەش و هەوا هەرچەندە گۆڕانکاری بەسرە هاتۆ بەڵام بابەتێکمان هەیە ئەوە خوێنینەوە و دواتر ئەچینە کەش و هەوا بزانین ڕۆژەکانی نەورۆز کەش و هەوا چۆنە بێ پێشەوەی کە ئەم بابەتتان بۆ خوێنینەوە بەهۆی کۆرۆنا پیاوان بەراورد بە ئافرەتان گیان لە دەست دەدەن بەوەی کۆرۆناوە پیاوان بەراورد بە ئافرەتان گیان لە دەست دەدەن ینی پیاوان ڕێژی پیاوان زیاترە لە ڕۆژنامەی واشنگتن پۆست لە راپۆرتێکدا چەند ئامارێکی بڵاو کردوتەوە دەرکەوتووە ئەوانەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە جیهان گیان لە دەست دەدەن زیاتر پیاوانن پیاوان لەوەش بترسن. هەر بەپێی ئامارەکان کە لە سەدا هەفتەی ئەوانەی لە ئیتالیا تووشی کۆرۆنا بوون پیاوان و لە سەدا 60 ئەوانەی بەهۆی ئەو ڤایرۆسە لە وڵاتە گیانیان لە دەست داوە پیاوان بوون. بەڵام باس لەوە شەکرێت هەروەها لە 161 ئەوانی کە لە کۆریای باشوور تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون ئافرەتن لەگەڵەوەشە بەڵام لە 154 ئەوانەی کە بەهۆی ئەو ڤایرۆسی گیانیان لە دەستداوە پیاون. سابرا کالاین کە مامۆستایە لە زانکۆی جۆنز هانکس دەڵێ
سەرمان لەوە سوورماوە نازانین بۆچی ئەوانەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا مەترسی بۆ پیاوان ئەوانەی بۆ پیاوان مەترسی هەیە کە گیان لە دەست بدەن ئەوەندە بۆ بە ئافرەتان نییە واتە زیاترە. کەواتە بە پیاوان زۆر زیاتر پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن و هەموو ئەو ڕێکاریانەی گیراوەتە بەر ئێوە هاوکار و هەماهەنگ بن لەگەڵیان لەبەرەوەی ئەوە تا ڤایرۆسی کۆرۆناش مەترسی زیاترە بۆ پیاوان بە. کەمێک لە کۆرۆنا و لە مەترسیەکانی دوورەکەوینەوە بزانین ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان چۆنە. لە کاتێکدا حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئوسترالیا 1000 کەسی تێپەڕاندووە 7 کەسیش گیانیان لە دەستداوە بوونی گەشتیارێکی زۆر لە کەناراوەکانی شاری سیدنی بەرپرسانی شارەکەی نیگەران کردو و پۆلیسیش دەستی کردووە بە چۆڵکردنی کەناراوەکانی ئەو کەنار و دەریاکانی سیدنی بۆ ئەوەی کە دوور بن لە کۆبوونەوە و خۆیان پارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا لەم ئینهاوسەدا بینەریە بێ. کۆبوونەوەی ئەم خەڵکە لە کەناراوەکانی بۆندی لە شاری سیدنی ئوسترالیا پۆلیسی ناوچەکەی نیگەران کردووە لە کاتێکدا ڤایرۆسی کۆرۆنا بڵاوبووتەوە کەچی کەناراوەکە جمەی دێت لە خەڵک. ئەوەی ئەم بیانە لە کەناری بۆندی بینیمان شتێکی زۆر نابەجێ بوو لەلایەن ئەوانەی لە کەناراوەکە بوون. کۆبوونەوەی ئەم هەموو گەشتیارە لە کەناری دەریاوای لە پۆلیسی ئەم ناوچەیە کرد هەنگاوی بەپەلە بنێت بۆ چۆڵکردنی کەناراوەکە و بڵاوە پێکردنی خەڵک. سەرجەم کەناراوەکانی هەرێمەکەدا دەخین کە پابند بە ڕێنماییەکان بۆ کۆنەوبوونەوە لە شوێنە گشتەکان نابن هەر کەسێک پابند نەبێت پۆلیس ڕێکاری پێویست دەگرێتە بەر. دوجار کەناری دەریا لە سەرجەمە و گەشتیارانە چۆڵکرا ئەمەش لە کاتێکدا حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئوسترالیا 1000 کەسی تێپەڕاندووە و 7 کەسیش گیانیان لەدەستداوە. حەز ناکەن هیچ کات هەواڵی ناخۆش بدەین بەڵام هەندێک جار
تۆ مەجبوری و ئەبێ هەندێک هەواڵ هەیە بیڵیت ئەویش بۆ هاندەرانی یانەی ئەسی میلانە کە پاولۆ مالدینی و کوڕەکەی تووشی کۆرۆنا بوونە و میدیاکانی ئیتاڵا بڵاویان کردوتەوە دوای پشکنینی تایبەت بە کۆرۆنا بۆ پاولۆ مالدینی کە یاریزانی پێشووی هەڵبژاردەی ئیتالیایە و ئەفسانەی یانەی ئەیسی میلانە دەرکەوتووە کە ئەو ئەستێرەیە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە بەداخەوە. میدیاکان ئاماژەیان بۆش کردووە بەهۆی مالدینی کوڕەکەیشی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو ئێستا لە ژێر چاودێریکی زۆر چڕی تەندروستی و پاولۆ مالدینی لە ڕۆژی 23 حوزەیرانی ساڵی 1968 لە شاری میلان لەدایک بوو و یاریزانی هێڵی بەرگری باڵی چەپ بووە. ئێستا و یاریزانە بەڕێوبەری تەکنیکاری خولی سریای ئیتالیە هاوکات پاولۆ دیبالە ئەستێرەی یانەی یۆڤۆنتۆسی ئیتالی ڕایگەیان خۆی و خۆشەویستەکەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و ڕاشی گەیاندۆ تەندروستی خۆی و خۆشەویستەکەی جێگیرە و لەلایەن خۆشیەوە ماریا شاراپۆڤا کچە تێنسانی ڕووسی پشتیوانی خۆی بۆ ئیتالیا دەربڕی و هیوای چاکبوونەوەی بۆ توشبوانی کۆرۆنا لە وڵاتە خواست. هەر لە لایەکی دیکەوە لۆرێنز سانز سەرۆکی پێشووی یانەی ڕیال مەدرید لە تەمەنی 76 ساڵی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانی لەدەستدا. ئەمانە کۆمەڵی هەواڵی ناخۆشن کە لە سێکتەری وەرزشیە گوێبیستە بین دوێنێ کاتە لە نیوسڕۆم بووم ئەڤین هات بۆلام ئەڤینی پێشکەشکاری هەواڵەکانی وەرزشی لە دیسکی وەرزشتم ئەڤین ئێستا ئەبێ هەواڵەکانتان چی بێ هەموو یاریەکان وەستاون و هیچ یاریەک ئەنجام نادرێ وتی با سڵڤان ئێستاوانەی یاریزانەکان تووشی کۆرۆنا ئەبن ئێمە هەواڵەکانمان لەسەر توشبوونی هەرچەند بە بەردەوام هەواڵی ناخۆشن ئەوانە بەس هەر ئەبێ باسی لێ بکەین کە بەداخەوە هەندێک هاندەر هەن کە زۆر مشتاقانە هانی هەندێک کەس ئەدەن لە یانەکان کەوانە تووشی کۆرۆنا بوونە بووان زۆر ناخۆشە. بەڵێ سۆڤان ئەمە پێمانەڵێت کە ڤایرۆسی کۆرۆنا بێ جیاوازی ڕووەکاتە هەموو کەسێک هەموو دینێک هەموو ڕەگەزێک هەموو وڵاتێک هەموو شوێنێک بۆیە خۆپارێزیەکان ئەگەر هەبێت زۆر 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 باشترە لەوەی کە ئێمە بە کاتێکی کەمیا بەسەربردننی چەند ڕۆژێکی کەم و بۆ چوونە دەرەوە یاخود بۆ هەر کارێکی تر بێ کە پێویست نەکات هیچ شتێک لەوە پێویستتر نیە کە ئاگامان لە تەندروستی خۆمان بێت گرنگتر بێت بۆیە ئەوە تا یاریزانە هەر کەسێکە هەتا ئەکتەرە بەناوبانگەکانیش لە مەترسیان و هەمویان دووچاری توش بوون بۆ نەخۆشیە بوون. ئێستا دوێنێک منیش بە هەمان شێوە بینیم هەندێک لە ئەکتەرانەی کە توش بوون یەکێک لەوانە ئیدریس ئەلبایە کە یەکێکە لە ئەکتەرە زۆر بە ناوبانگەکانی هۆلیوود و بە قۆستترین پیاوی جیهانیش هەڵبژێردرا و داواشیە کرد کە خۆیان بپارێزن ئەمە هەمووی لەوە سەرچاوەکرێکە زۆر جار خۆیان نەپاراست و هاتوونەتە دەرەوە بۆیە ئێمەش ئەم چەند ڕۆژەی نەورۆز لە ماڵەوەمانەوەمان هیچمان لە دەست ناچێت و خۆپارێزیمان بۆ مێنێت و سەلامەتە بین. قسەکانی تۆ ئەوم بیرە خاتەوە کە هەندێک گەنجان هەن ئەڵێن ئێمە گەنجین و زەمان هەیە یاخود وەرزشکارین کۆرۆنا ناتوانێت ڕوومان تێکات ئەمەش بۆیە ئەها ئێمە ئەبینین خەڵکێکی وەرزشکارە کە بە بەردەوام خەریکی وەرزشکردن ئەوانیش تووشیە بنواتە ئەمە هەموو چین و توێژەکانە گرێتەوە هەتا ئاژەڵانیشە گرێتەوە ئەوە تا ئەڵێ دووەم ساگ لە هۆنگ کۆنگ تووشی کۆرۆنا بوو میدیاکانی جیهان بڵاویان کردوەوە سەگێکی دیکە لە هۆنگ کۆنگ تووشی کۆرۆنا بووە و ئێستا خراوەتە ژێر چاودێری چڕی تەندروستیەوە و ئاماژەشیان بەوە کردووە ساگەکە بەهۆی بەریەکەوتنی لەگەڵ خاوەنەکەی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوو ئەویش تووشی کۆرۆنا بووە و ئەوە لە کاتێک شایە کە سەرچاوە پزیشکیەکان جەختەکەنەوە ڤایرۆسی کۆرۆنا لە مرۆڤ بۆ ئاژەڵەکان ناگوازرێتەوە چەند ڕۆژێک پێش ئێستا من لە ئین هاوسێکە ئاماژەم پێکرد کە لەسەر توێژینەوەیەک بوو کرا بوو سەگێک لە ناو ئەو کەسانە دانراکە کەرەنتین کراوە یاخود توشبوون بوون ئەڵێ وەریەگرێ بەڵام بە شێوەیەکی کەمتر بەڵامەوە تا ماوەیەک لە مەوبەر لە هۆنگ کۆنگ سەگێک تووشی کۆرۆنا بوو و بەهۆیەوە کە توش بووە گیانیشی لەدەستداوە. بەڵێ ئەمانە باس ئەچینە ناو من حەزەکەم باس لەوە بکەم ئەها پەیانەکردنی هێشتا چارەسەرێک بۆ ڤایرۆسی کۆرۆناش هەر ئەگەڕێتەوە بۆی کە تا ئێستا ئاژەڵێکیان پەیدا نەکردووە کە کارەگەریەکانی کۆرۆنا لەسەر مرۆڤ چۆنە لەسەر ئەویش بە هەمان شێوە بێت هەر بۆیە بەڵێ
فستیڤاڵی ئامادەکردنی خواردن بۆ پەنابەران لە فەڕەنسا کرایەوە. لە فستیڤاڵەکەدا پەنابەران لە ژێر چاودێری و سەرپرشتی شێفە بەناوبانگەکانی فەڕەنسا خواردنەکانیان پێشکەش بە ئامادەبووان کرد. و پەنابەران دەیانەوێت لەو ڕێگەیەوە تێکەڵ بە کۆمەڵگای فەڕەنسی ببن بە پێکەوە ببینیم بزانین چی دەکەن. کارێکی زەحمەت دخوازەش بۆی پێشکەشکردنا جەمێکی خواردنێش خەلکێرە. ڕێخستنا بناوێ ڤەستیڤاڵە خواردنا پەنابەران گۆڕێخستنەکە نەحکومیە. کارێ وێ رەخستنێ هەڤرێزیە دناوبەرا پەنابەرێن هاتنە ڕاهێنانکردن و خواردنگەهاندە چێ دکە. پەنابەرێن لە وڵاتی فەرەنسایە دمینن خۆلسەردەستەی شارەزا و شێفێن بە ئەزمونیên فەرەنسی دووارە چێکردنا خواردنێدا فێری چێکردنا خواردنێ ژێ جۆرên جودا دکەن دا پێشکەشی خەلکên وî وڵاتی بکەن. تەڤلیبوونا کارێ پێشەیی ji gavên herî giring e di nerîna me de ji ber rê dide ku kesek pêwîstiya wî bi keseke din nemîne û dihêle te fêrî kulturên civakên welatên din jî bibe. Her wiha di zotirîn dem jî te fêrî ziman dike dato bikare tevlî civakê bibe. بە ئارمانجا vekirina derfeta kar li pêşiya penaberan da bi hesteke coş tevlî civakê bibin. Şêfên Ferensî rahênanan bi penaberên ku li Ferensayê dimînin dikin. Di nav wan de penaberên Sûriyê jî hene. فستیڤالا خواردنا پەنابەران گرنگترین گاv بۆ di jiyana min ya karda ji ber ku derfet da min ku ez xwarinên xwe test bikim da ku xelk bibînin her wiha ez bibim berpirsê karê xwe û karibim bi awayekî rojane bi berdewam peywendî navbera min û berpirsê min de hebin. Bi vê programê ev penaber ne tenê bi awayekî pêşeyî rastî çêkirina baştirîn corên xwarinê dibin. Lê heman demê de jî ew hêdî hêdî bi vê honera balkêj ya çêkirina xwarinê xwe dibînin got tevlî çivaka deverê jî dibin. Rotî Hesan, Kurdistan 24. سپاس بۆی کە سەرەتای ڕۆژەکەتان لەگەڵ ئێمە دەست پێکرد و بینەر و بیسەری پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 بوون. کاتەکانتان بە سادەیی بەخۆشی بەرنەسەر لەگەڵ ئەندامانی خێزانەکانتان لە ماڵەوە بمێننەوە هەموو کاتانی هەتانە بە دروستکردنی چەند خواردنێکی سادە بەسەری بەرن بەخۆشی بەسەری بەرن بێگومان ئەم دۆخەتەیە پەڕێت و هەموو شتێک چاکە بێتەوە گەڕان و سەیرانەکانیش بەردەوامە بێ بەڵام ئێستا مانەوەمان لە ماڵەوە لە هەموو شت گرنگترە. هەر شاد و سەرکەوتوو بن. بەخواتانە سپێری.